پەیامی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بۆ کرێکارانی ئێران. ژنان و پیاوانی کرێکار هاوڕێیان، جیهانی سەرمایە لەگەڵ قەیرانێکی قوڵ بەڕەوڕوو بۆتەوە و ڤیرۆسی کۆڕۆنا ئاستی ئەو قەیرانەی بەڕوونی دەرخستووە. سەرمایەداران و نێونەرە سیاسیەکانیان هەتا ئێستا نەیانتوانیوە ڕێگا چارەیەک بۆ دەربازبوون لەو قەیرانە بدۆزنەوە. ئەوان لە ڕابردوودا کاتێک لە دۆزینەوەی ڕێگا چارەیەک بێهومێت دەبوون، شەڕی جیهانیان وەڕێدەخست. بەڵام ئێستا بە چەند هۆکار ناتوانن پەنا ببەنە بەر شەڕی جیهانی. یەکەم ئەوەیە تەواوی نەیار و ڕەقیبە زلهێزە جیهانیەکان بەشی چەند جار لە ناوبردن و سڕینەوەی هەلومەرجەکانی ژیان لەسەر گۆی زەوی، بۆمب و چەک و چۆڵی ناوەکی و کۆمەڵکوژیان لەبەردەستایە. دووهەم بە تریلیۆن دلار سەرمایەی سوپەر میلیاردەکان لەو وڵاتانە تێک هەڵپێکراوە. سێهەم لە ئەگەری دروستبوونی شەڕێکی جیهانیدا و هەروەها بەهۆیەوە ئەگەری لەبەر یەکترازانی سیستمە ئابووریە جیهانیەکەیان ئەو گرێبەستانەی کە بە شێوەی ئاشکرا و شاراوە بەسراون و هەروەها ئەو قەرزانەی کە لە نێوانیاندا ئەملاو ئەولای پێکراوە، نیزامەکەیان بە گشتی لەگەڵ مەترسی داڕمان و لە ناوچوون بەرەوڕوو دەبێتەوە. لەم ڕووەوە جیهان لە قۆناغێکی تێپەڕین واتە گوزار و هەروەها لە لێواری هەڵدێرێکی مەترسیداری قەراری گرتووە و مرۆڤایەتی بۆ دەربازبوون لەم دۆخە پڕمەترسیە تەنیا ڕێگایەکی لە بەردەمدایەوە ئەویش بریتیە لە پشبەستن بە هێزی چینی کرێکار بۆ دامەزراندنی نظامێکی سوسیالیستی. کۆمەڵگەی ئێمە واتە ئێران دەنگی هەنگاوە پتە و چینایەکانی ئێوەی بە تایبەت لەم چەند ساڵەی دواییدا لەلایەن گوردانە خەباتکارەکانی ئێوە، لەوانە کرێکارانی کۆمەڵگەی پیشەسازی هەفتەپا، کرێکارانی فولات، کرێکارانی هێبکۆ، کرێکارانی کانەکان، کرێکارانی قەراردادی و کاتی نەوت، کرێکارانی ڕێگەی ئاسن و پێترۆشیمیەکان و گاز و هەروەها مامۆستایانەوە بۆ داکۆکی و بەدواداچوون لە پێناو بەدەستهێنانی داواکاری ڕەوەکانی بەگوێی زەوی گەشتووە. خەبات و ناڕزایەتیەکانی ئێوە تۆی هیوا بە سەرکەوتنی لە ناو دڵی جەماوەردا چاندووە. ئەم گەشتبینی و هیواداربوونە لە تەواوی قسە و باس و پەسەندکراوەکانی کۆنگرەدا ڕەنگی داوەتەوە. لەژێر تیشکی ئەو هیوا و هومێدواریەدا بوو لە کۆنگرەدا لەسەر ئەوە جەختمان کردەوە کە چینی کرێکار بەهۆی جێگا و پێگە کۆمەڵایەتیەکەی و هەروەها بەهۆی خەبات و ناڕزایەتیەکانی تا ئێستای بەرەو ئەوە دەچێت کە ببێتە چەق و ناوەندی ئاڵ و گۆڕەکانی کۆمەلگا. ئێمە لەو باوەڕەداین کە چینی کرێکاری ئێران لە ذاتی خۆیدا توانایی و پتانسیلی ئەوەی هەیە کە خۆی لەسەرەوەی هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تردا ببینێتەوە و بە پشتیوانی لێبڕاوانەی خۆی لەو بزوتنەوەانە مەیدانی مانۆڕ و پەلەقاژەی ڕژیمی ئیسلامی بەرتەس بکاتەوە و ئامرازەکانی سەرکوتی بێکاریگەر بکات. لە کۆنگرەکەدا هەروەها جەختمان لەسەرەوە کردەوە ئەمڕۆ ئیمکانی ئەوە هەیە کە دروشمی کار، نان، ئازادی و ئیدارەی شۆڕایی ببێتە هەوێن و ئاڵقەی پەیوەندی و لێک هەڵپێکانی هەموو بزوتنەوە ناڕزایەتیەکانی تر و پەتانسیەل و توانایەکانی بزوتنەوەی کرێکاری بۆ هیدایەت و ڕێبەریکردنی ئەو بزوتنەوانە بەکردەوە دەربێت. کۆمەڵە وەک ڕەوتێکی چەپ و کۆمونیست کە لە ئاوا سیاسەتێک هێز وەردەگرێت بە ئەرکی خۆی زانی کە لە کۆنگرەی هەژدەی خۆیدا و لە سەنگەری کوردستانی شۆڕژگێڕەوە پەیمانی هاوسۆزی و هاوخەباتی خۆی لەگەڵ ئێوە کرێکاران سەر لە نوێ دووپات بکاتەوە. بژی هاوپشتی و هاوخەباتی کرێکاری، بژی سۆسیالیسم. کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بە فرانباری 1400 هەتاوی بەرابەر لەگەڵ مانگی ژانوێی 2022 زاینی.